لەسەر هەلومەرجی ئەمڕۆی کوردستان و ئەو قەیرانانەی هەرێمی کوردستان پێداتی ئەپەڕێ و هەوڵەکانی پێگەێنانی حکوومەت و هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان دەربارەی ئەم بابەتانە سایتی KNNC چاوپێکەوتنێکی لەگەڵ نەو شروع مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئەنجامدا. ئەمەی خوارەوە دەقی چاوپێکەوتنەکەیە. پێتان ئەڵێن گۆڕان لە ڕاگەاندنەکانیدا بە زۆری هێرشەکاتە سەر یەکێتی، کەمتر باسی پارتیەکە. ئەمە ڕاز نییە. ئێمە هێرشمان بۆ سەر هیچ لایەک نەکردووە. ڕاستە ئێمە ڕەخنەمان گرتووە. ڕەخنەمان لە هەر لایەک بێ لەبەر ئەوە بووە بەڕەوای ڕەخنەمان زانیوە. بەڵام دەستمان لە یەکێتی پاراستووە، زۆریش دەستمان لێ پاراستووە. لێرەدا باسی دوو بابەت دەکەم. یەکەم، ساڵێک زیاترە تاڵەبانی غایبە. تاڵەبانی کەسێکی ئاسایی نییە. جگەل لەوەی سکرتێری گشتی یەکێتی بووە، سەرۆکۆماری عێراق بووە، لەسەر حسابی کورد و ئەو پۆستە بەشی کورد بووە. ساڵێک زیاترە ئەو پۆستە چۆڵە. لەم هەلومەرجە ئاڵۆزەی عێراق و لەم قۆناغی پەیوەندی ئاڵۆزەی هەرێم و بەغداد حزوری سەرۆکۆمارێکی کورد لە بەغدا لە هەموو کات زەڕوری تر بووە. بەڵام ئێمە بۆ ئەوەی دۆستەکانی ناوێکێتیمان زیز نەکەین، ئەم باسەمان نەوروژانوە. لە کاتێکە ئەمانتوانی بیوروژێنین و بیکەین بەهەرا. دووەم، هیچ لایەنێ ئەوەندەی ئێمە شارەزایی نییە لە کێشە ناوخۆیەکانی یەکێتی و لە ململانەی ناوباڵەکانی. ئێمە ئەمانتوانی هەموو ڕۆژێک هەواڵێکی ورە ڕوخێنی لێ دروست بکەین یان راپۆرتێکی ناومێدکاری لەسەر بنووسین. دیسان بۆ ئەوەی دۆستانی ناوێکێتی زیز نەکەین لەمەش خۆمان پاراستووە. هێرشی ئێمە بۆ سەر یەکێتی و ڕەخنەی ئێمە لە یەکێتی چی بووە؟ ئێوە داوای 4 ساڵی ئارامیتان کردووە. بەم هەموو قەیرانەوە چۆن 4 ساڵی ئارامی دابینەکەن؟ ڕاستە، ئێمە داوامان کردووە 4 ساڵی داهات و 4 ساڵی ئارامی سیاسی، ئارامی کۆمەڵایەتی، ئارامی ئابووری، ئارامی سایکۆلۆژی بێ. بەڵام ئەمە بە دروشم دابین نابێ. هێنانەدی ئەم هەموو ئارامیە کۆمەڵێ مەرجی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی هەیە. پێویستی زۆری هەیە لەسەر و هەمویانەوە ئاشتکردنەوەی شەقام لەگەڵ دەسەڵات، دروستکردنی متمانە لە نێوان خەڵک و حکومەتدا. ئەوەش بەوە ئەکرێ خواستە ڕەوەکانی خەڵک جێبەجێ بکرێ. حکومەتی حیزب بکرێ بە دەوڵەتی هاوڵاتی. هاوڵاتیانی کوردستان سەرڕای جیاوازی زمان و نەتەوە، دین و مەزهب، ناوچە و ڕەگەز، حیزب و بیرروباوەڕی سیاسی ڕەفتاری یەکسانیان لەگەڵ بکرێ. سەرەتای هاوڵاتی بوون بکرێتە پێوەری سیستمی دامەزراندن و پێدانی وەزیفە، پێدانی زەوی، پێدانی کاری گشتی و تایبەتی، سیستمی موچە چاک بکرێ، داهاتی ناوخۆی هەرێم و ئەوەی لە بەغداوە دێ ئاشکرا بکرێ، نەوت و داهاتەکەشی ڕۆشن بێ و بۆ هەمووان بێ. بەواتایەکی تر ئەبێ لە دابەشکردنی پارە و دەسەڵاتدا لە نێوان هاوڵاتیاندا، لە نێوان ناوچەکاندا، لە نێوان کەرتەکانی خزمەتگوزاری و گەشەکردندا دادی کۆمەڵایەتی پەیڕەو بکرێ. بۆچی گۆڕان پێداگیریەکە لەسەر وەزارەتی ناوخۆ؟ کاتی وەزارەتەکان و دامەزراوەکانی هەرێم پۆلێن ئەکرێن دابەژەکرێن بەسەر چەند سەبەتەیەکدا. یەکێکیان سەبەتەی هێزەکانی پاراستنی ئاسایشی ناوەکی و دەرەکی هەرێمە کە بریتیە لە وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی پێشمەرگە. یەکێکی تریان سەبەتەی ئابووریە کە بریتیە لە وەزارەتی دارایی و وەزارەتی سامانە سروشتیەکان. یەکێکی تریان سەبەتەی پەیوەندیە دیبلۆماسیەکانی هەرێمە کە بریتیە لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و نوێنەرایەتی هەرێم لە بەغدا و نوێنەرایەتیەکانی هەرێم لە پایتەختەکانی وڵاتان. یەکێکی تریان سەبەتەی وەزارەتە بەرهەمدار و سەبەتەی وەزارەتە خزمەتگوزاریەکانە کە سەرجەم وەزارەتەکانی تر ئەگرێتەوە. گۆڕان پێداگری بەتەنیا لەسەر وەزارەتی ناوخۆ نەکردووە، بەڵکو پێداگری لەسەر هەندێک جومگەی تریش کردووە، چونکە گۆڕان گەرەکێتی هەم هاوبەش بێ لە دروستکردنی بڕیاری سیاسی هەرێمە، هەم هاوبەش بێ لە جێبەجێکردنی بڕیاری سیاسی هەرێم. بۆیە پێداگری لەسەر وەرگرتنی ئەو پۆستانە ئەکا. ئەگەر گۆڕان لەو وەزارەت و دەستگانەدا هاوبەش نەبێ، چۆن نەتوانێ هاوبەش بێ لە وەرگرتنی بڕیار و لە جێبەجێکردنیدا؟ ئەمە بۆ کەمکردنەوە نییە لە نرخی وەزارەتەکان. هەر وەزارەتە و هەر دەستگایە و هەر سەبەتەیەک لەو سەبەتانە گرنگی خۆیان هەیە. گۆڕان گەرەکێتی لە هەموو سەبەتەکاندا حزوری کاریگەری هەبێ، بۆ ئەوەی هیچ نەبێ بتوانێت بەشێ لە بەڵێنەکانی بەدی بهێنێ و لەبەردەم دەنگدەرانی خۆی و لەبەردەم میلەتەکەماندا سەربەرز بێ. بۆچی قسە ناکەن لەسەر دواکەوتنی پێگەێنانی حکوومەت؟ بەڵێ قسەمان کردووە، چ لە دەستگاکانی ڕاگەیاندنە و چ لە دانیشتن و کۆبوونەوە دوو قۆڵەکاندا. ویستوشمانە هەرچی زووتر پەرلەمان کۆ ببێتەوە و حکوومەت پێک بێ، بە تایبەتی لەم کاتەدا کە کوردستان لە ناو چەندین قەیرانی سیاسی ئابووری ئەمنیدایە. بزوتنەوەی گۆڕان ڕانەسپێدراوە سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران پێک بهێنێ.
ئەو ئەرکە لە ئەستۆی پارتیدا بووە ئەبێ ڕەخنە لەوان بژیرێ. کەواتە هۆکانی دواکەوتنی چین؟ هاوکێشەی سیاسی گۆڕاوە. سیستمی سیاسی لە هەرێمدا چیتر وەکو جاران سیستمی یەک حیزبی و سیستمی دوو حیزبی نییە، بەڵکو سیستمی فرەحیزبیە. یەک حیزب بەتەنیان ناتوانێت حکومەت پێک بهێنێ، دوو حیزبیان زیاتر لە دوو حیزب پێکەوە ئینجا ئەتوانن حکومەت پێک بهێنن. هەر حیزبەش بەرنامە و دوورنمای تایبەتی خۆی هەیە بۆ پێگەێنانی حکومەت. سازانی هەمویان و دۆزینەوەی نوقتە لە یەکچۆکانی دوورنما جیاوازەکانی ئەم چەند حیزبە مەحاڵ نییە، بەڵام ئاسانیش نییە. گۆڕان لەسەر ئاستی گەورەترین پارێزگای هەرێم بۆتە هێزی یەکەم و لەسەر ئاستی هەرێم بۆتە هێزی دووەم. گەرەشێتی ئەم گۆڕانە لە دەسەڵاتی سیاسیدا ڕەنگداتەوە. پندێکی مەشهوری پێشینان هەیە ئەڵێ شەڕ لە شێف و ئاشتی لە خەرمان. گۆڕان ڕێزی دەنگدەرەکانی ئەگرێ، نایە متمانەی دەنگدەرەکانی بدۆڕێنێ. داکۆچی لە خواستەکانی ئەوانەکە. 4 ساڵی داهاتوو 4 ساڵی کاری پەرلەمان و 4 ساڵی کاری حکوومەتە. گۆڕان نایە بچێتە حکوومەتێکەوە لە پاش چەند مانجە لێی پەشیمان ببێتەوە. هەروەکو نایە بچێتە ناو معارەزەیەکەوە دوای چەند مانجە لێی پەشیمان ببێتەوە، بەڵکو ئەیەوێ فرسەتی تەواو بەخۆی و بەلایەنەکانی تریش بدا بۆ ئەوەی هەر بژاردەیەکیانی هەڵبژارد دەسەڵاتیان معارەزە بەردەوام بێ لەسەری. خەڵک پێی وایە دواکەوتنی کۆبوونەوەی پەرلەمان و دواکەوتنی پێگەێنانی کابینە بۆ بێباخکردنی هەڵبژاردن و ناومێدکردنی خەڵکە لە دەستا و دەستکردنی ئاشتیانی دەسەڵات. ئێوە ئەڵێن چی؟ ڕەنگە ئەم بۆچوونە ڕاستیی تێدا بێ، بەڵام خەڵک نابێ ناومێد بێ لە هەڵبژاردن. هەڵبژاردن شێوەیەکە لە شێوەکانی کاری سیاسی بۆ ئەنجامدانی چاکسازی لە بوارەکانی ژیانی کۆمەڵدا، لە بواری سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، کارگێڕی فەرەنجیدا. هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکانی کوردستان و هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی کوردستان ئەبن بە 3 هەڵبژاردن یەکتری تەواو ئەکەن. سەرکەوتن لەم دوو هەڵبژاردنەدا ئەبێتە پشتیوان بۆ چەسپاندنی سەرکەوتنی پێشوو. سەرکەوتن لەو 3 مەیدانەدا سەرکەوتن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا، سەرکەوتن لە ئەنجومەنی پارێزگاکانی کوردستاندا، سەرکەوتن لە پەرلەمانی عێراق ئەبنە سێپایەک ئەشێ سەرکەوتنی گەورەیان لەسەر بنیاد بنرێ. بەشداری چالاک لە هەڵبژاردننی داهاتوو سەرکەوتنی پێشوو دەستەبەرەکە، بۆیە هەموو ئەوانەی پەرۆشی دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵاتن پێویستە بە گەرمی بەشداری دەنگدان بکەن. لەسەر قەیرانەکانی ئێستای هەرێم چی ئەڵێن؟ قەیرانەکانی ئێستای هەرێم ئەنجامی سیاسەتی چەوتی زنجیرە حکوومەتەکانی هەرێمە. قەیرانەکان بە چارەسەر نەکرایی ماونەتەوە و کەڵەکە بوون، ئاڵۆستر و قوڵتر بوونەتەوە. قەیرانەکان هەندێکیان کۆنن، لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە بە میرات ماونەتەوە. لەوانە کێشەی ئەرز، کێشەی ناوچە دابڕاوەکان کە سەرکردایەتی کورد لە کاتی ڕوخانی ڕژێمی بەعس و لە کاتی دروستکردنەوەی دەوڵەتی عێراقدا هەلی چارەسەرکردنیان لە دەستدا. قەیرانەکانی تر دەسەڵات و سامان لە ئەنجامی شکستی حکوومەتەکانی پارتی و یەکێتیدا دروست بوون. ئێستا ئەگەر سێری هەرێم بکەین لە هەموو ئاستەکاندا تووشی قەیران بووە. لەسەر ئاستی ناوخۆی هەرێم ئابووریەکی مشەخۆری بنیادناوە لە بەرامبەر پشتبەستن بە داهاتی لە سەدا حەڤدەی هاتووی بودجێ عێراق کە ئەویش لە داهاتی نەوتەوە دابی نەکرێ. بەرهەمی کشتتوکاڵی و ئاژەڵداری و پیشەسازی کوردستانی بە جۆرێ وێران کردووە، داهاتەکەی لە دابینکردنی بودجێ هەرێم ناگاتە لە 6. بەم جۆرە ژیانی خەڵکی کوردستانی خستۆتە سەر موچەی حکوومەتی، موچەی حکوومەتیشی خستۆتە سەر حکوومەتی ناوەندی عێراق. حکوومەتی عێراقیش هەر کاتێویستی بێتی ئەو کێشەی وەکو جەنجی ئابووری دژی هەرێم بەکارهێناوە. قەیرانی موچەی ئەم چەند بانگە و بە دوای ئەویشدا بێبازاڕی، بێکاری، بێپارەیی، لە پاڵ قەیرانی نەمانی متمانە بە سیستمی بانکی، قەیرانی کەمی سوتەمەنی، قەیرانی کەمی کارەبا، قەیرانی نائەمینی لەسەر و سامان. لەسەر ئاستی عێراق ناکۆچی لەگەڵ بەغداد هەندێک جار خەریکە لە جەنجی ئابووری و سیاسی و میدیایی و دەرونیەوە بگاتە شەڕی چەکدار. بزوتنەوەی گۆڕان بە هاوکاری لەگەڵ هەندێک لایەنی تر لە 2 بۆنەدا 2 پرۆژەی پێشکەش بە سەرکردایەتی هەرێم کرد. یەکێکیان بۆ گۆڕینی پەیوەندی هەرێم و عێراق لە پەیوەندی حیزبی و تایبەتیەوە بۆ پەیوەندیەکی دامەزراوەی نێوان حکوومەتی فیدرالی هەرێم و حکوومەتی ناوەندی بەغداد. ئەوی تریان نەخشە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی ناوەندی. هەردووکیان وەک هەر پرۆژێکی چاکسازی تر بە گۆشەی فەرامۆشی سپێدران.
سەرکردایەتی هەردوو حیزبی دەسەڵات بە چاوی گومان و بە دڵی پڕ لە ترسەوە لە هەموو پرۆژێکی چاکسازی ڕوانن و ئازانن هەموو هەنگاوێ بەرەو چاکسازی بەشێ لە دەسەڵاتی ئەوان کەمەکاتەوە و ماوەیەک لە تەمەنی حکومڕانی ئەوان کورتەکاتەوە. لەسەر ئاستی نەتەوەیی لە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێمەوە هەموو نەتەوەی کورد لە سەرانسەری کوردستان و لە سەرانسەری جیهاندا چاوی ئومێدیان تێبڕی بوو. بەتەما بوون ئەم حکوومەتە ببێتە ناوچی دەوڵەتی داهاتوی کوردستان کەچی ئێستا خەریکە ئەبێتە تەجروبەیەکی ناشرینی حکومڕانی کوردی سەرڕای گەندەڵی بە هەموو ڕەهەندەکانەوە، سەرڕای بێدادی کۆمەڵایەتی بە هەموو ڕەهەندەکانەوە، سەرڕای ناڕۆشتنی پەیوەندیە دەرەکیەکان بە هەموو ڕەهەندەکانەوە، لە باتی پشتیوانی لە ماف و لە دەستکەوتەکانی کورد لە پارچەکانی تری کوردستاندا خەریکە بێتە برایەکی چارە قورس. لەسەر ئاستی ناودەوڵەتی هەموو هەوڵەکانی خۆی لە پرسی پتەوکردنی پەیوەندی بازرگانی لەگەڵ تورکیا چڕ کردوتەوە بە تایبەتی لە کەرتی نەوتدا. پرسی نەوتیشی وەها تاریکاندووە مەگەر هەر خوا خۆی بزانێ چییە، چۆنە، چەندە، سوودی ئەم نەوتە لەکوێیە، بۆ کێیە، تاکەی وا ئەبێ. ئەگەر ئەنجامەکانی هەڵبژارنەکانی داهاتوو وەکو هەڵبژارنەکانی مانگی ئەیلولی ڕابردوو لەلایەن دەسەڵاتەوە ڕێزی لێ نەگیرە، کاری پێنەکرا، گۆڕینی پێنەکرا، هەر سوور ئەبن لەسەرەوەی هەڵبژاردن شاڕەی چاکسازیە؟ یەکەم هێشتا فرسەتی ئەوە ماوە ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەیلولی ڕابردوو بە جۆرێ لە جۆرەکان ئەنجام بدرێن و جێبەجێ بکرێن. دووەم، ئەگەر خوا نەخواستە ڕێگەی هەڵبژاردن بۆ چاکسازی و بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات شکستی خوارد، خەڵک هیوای بە هەڵبژاردن نەما، ئەوسا بێگومان خەڵک بیر لە دۆزینەوەی ڕێگەی تر و لە شێوەی تری تێکۆشانەکاتەوە.